کە ئێمە گروپێکی هوەری لە شاری سلێمانی دەچینە لایەن کە شانۆکەیان لەسەر ڕاپەڕینە و هەروەها لەناو گروپەکەدا چەند ژنێک چەند فەیسێکی تازە بەشداریان کردووە دەچینە لای ئەوان بزانین نەرینی ئەوان لەسەر ڕاپەڕین لەسەر کاری شانۆیی لەسەر کاری هاوبەشی لە باشووری کوردستان چۆنە. سڵاتان لەوێ من ئاکۆ شارۆشی ئەکتەر لە شانۆگەری لەم شانۆگەریە ڕۆڵی کاسبکارێکە بینم کە لە خەمی پەیداکردنی بژێوی بۆ خانەوادەکەم لە هەمان کادا خەمێکی قوڵی چاوەڕوانیم هەیە بۆ ئازادبوونی گەلەکەم و ئەم شانۆگەریە لە نووسینی کاگ ئازاد پێنجوێنی بۆ دەرهێنانی خاتو ئیڤان زیاد و لەگەڵ کۆمەڵێ لەم ستافە جوانە کە ئەکتەری بەتوانای تایە کۆمەڵی ئەکتەری گەنج و خوێنگەرمی تایە دەمانەوێت لە ڕێگەی ئەم دقا شانۆیە یاخود درامە لە ژانرێکی هەم ئەدەبیە و هەم هونەریە تێکەڵکێشە و بابەتیە شتێکی خوددینیە و ئێمە پەیامێکی ئەدەبی و هونەریانەیە کە دەمانەوێت هەستی نیشتیمانی پەرە پێ بدەین و تەزووی هەستی نیشتیمانی و بەرگریکردن لە خاک و نیشتیمانەکەمان ئەم تەزووە بجوڵێنین بە دەماری ڕۆڵەکانماندا بەگشتی و بە تایبەتی گەنجەکان و ئەم جیلە جارێکی تر هەستی شانازیکردن بە نیشتیمان و هەستی مقاومەتێکی قەومی پەرە پێ بدەین و تۆخکەینەوە و لە ڕێی شانەوە پەیامی ئێمە پەیامی هەستی نیشتیمانیە و دەمانەوێت هونەر و ئەدەب بکەین بە فەلسەفە و معریفەیەک بۆ شارکردنەوەی کۆمەلگا و شارترکەینەوە هونەر نەکەین بۆ هونەر بەڵکو هونەرکەین بۆ کۆمەلگا بۆ ئامانج و مەبەست و پراگماتیکێکی فەلسەفیانە و سوودبەخش بە کۆمەلگا ئەم ستافە جوانە هەڵبەتە ئێوەش وەکو میدیاکار چونکە کاری میدیایی ڕاگەیاندن بەشێکە لە ئەدەبیات و ئەدەبیاتیش بەشێکە لە هونەری گەلەکەمان کەواتە ئێوە وەکو ڕاگەیاندن ئێمەش وەکو هونەری شان و شان بەشان یەکتر ئەو پەیامە مەعریفە بڵاوکەین وەکو یەکێ لە ماڵی خۆی دانیشتووە قسە بۆ گەنجەکان لەگەڵی ڕاپەڕین ئاوا ڕاپەڕینەوە ئێمە بەشێکی کاریگەرتر لەو مەجلیسانە لەو حیوارانە کاریگەرتر کە هونەر حیوارێکی کاریگەرترین حیوارە بۆ شارکردنەوەی کۆمەلگا جاتۆ بۆ لە ڕووی مێژووە لە ڕووی هەستە نیشتیمانیەکەەوە کۆمەلگا وشارەکەیتەوە یا بە ئاگای هێنیتەوە ئەم جیلە بە تەواوەتی یعنی بێ ئێمە پەرە بە ئینتیما بدەین لای گەنجەکانمان بۆی نیشتیمانیان خۆش بوێ بۆی زیاتر متەمەسک بن بە خاکەکەیانەوە بۆی خۆیان بە کۆچبەر و ڕێبوارێک نەزانن لەم نیشتیمانە ئەم نیشتیمانە بە مڵکی خۆیان بزانن بۆی چەمکی دەسەڵات نیشتیمان تێکەڵ بە یەکتر نەکەن بۆ ئەوی کە ئەگەر دنیا ژێرە و ژووریش بێتەوە هەر نیشتیمانمان خۆش بێ هیچ بیانویەک نییە بۆ کاڵکردنەوەی خۆشەویستی و هەستی نیشتیمان. بڕیار ڕێبوار جەمالە سەرپەرشتیاری گروپی هونەری دوو گروپمان هەیە ستار فاشیۆن وەکو ئەم گروپی شانۆیی لاوانی شار هەستای مەسازدانی ئەم یادەیادی ڕاپەڕین کەشتێکی جوانە بۆی لە حزری ئەم نەوە تازەیە و
میلەتەکەمان بمێنێتەوە. شانۆی یادی ڕاپەڕین شتێکە خزمەت بەنەوەی داهاتووەکە بە شارەکەمان بە بەشداری چەند ئەکتەرێکی بە ئەزمون و چەند ئەکتەرێکی شارەزا لە نووسینی برای زۆر بەڕێزم کاک ئازاد پێنجوێنیە، لە دەرهێنانی ئیڤان زیاد خێزانم هەر بەشدارە لەگەڵما، سەرپەرشتیاری خۆمم. وەکو یەکەم ئیشمان کە ئێمە دەستمان پێکرد حەزمان کرد ئیشێکی نەتەوایەتی بێت، ئیشێکی جوانە، ئیشێکی پیرۆزە، یادێکە کە لە دەست زوڵم و ستەمی بەعز نەجاتمان بوو، یادێکی مێژوویە، یادێکە کە مایی سەربەرزیە بۆ ئەم خەڵکە و شاری سلێمانی. ئیشەڵڵا بەرهەمی تریشمان بەدەستەوەی و دوای ئەمە ئەخێنە خزمەت بینەران و لە بواری میدیا لە بواری هونەر شانۆ ینیەوە گەیاندنی پەیامەکەیە زۆر دەوری هەیە، ینی بۆ نمونەش حربی عالەمی دووەمە لە یەکێتی سۆڤێت، ینی بەڕاستی شانۆ و نووسین دەورێکی زۆری هەبوو بۆ ئەو خەڵکە و بۆ ڕۆشنبیرکردن و بۆ هەزری ئەو خەڵکە، ینی زۆر دەوری هەبوو. بە لە شتێکی باش زانم بۆ ئاستی ڕۆشنبیری تاکەکانمان، بۆ ناساندنی کولتور و ئاداب و تەقالیدی ئەم میلەتە کە پێشتر چۆن چەوسا بۆ بەدەست حیزبی بەعسەوە. بەڵێنی چۆنە ئێستا حاڵەتێتی کەوتوین بۆ لایەنە دارایی و سپۆنسەرکردنەکەی تۆسێ قورسە، خۆشتان باشتر دەزانن. ئەم گروپی ئێمەش لە چەند کەسێک پێک هاتووە ئیتر بە پشتیوانی خوا و یارمەتی برادران ئەو سپۆنسەرانی کە کراوین ئیشی تریشمان لە بەردەستە، ئیشی زۆر باشتریش بەجارێ ئەم فترێت سەرقاڵی ئەم ئیشە بووین دەستی گرتوینە تا پشت بەخوا ئیشی تریشم لە بەردەستایە و کە ئاگازادی زۆر یارمەتی دەرمان بۆ من زۆر سپاسێکم دووبارە. زۆر سپاسدانەکەم وەکو ئاریان تیڤ بە خێراتنتانەکەم زۆر خۆشحاڵ بووین. من ناوم سەردار فامی عەبدوڕەحمانە، وەکو ناوی خۆم وەکو ناوی هونەریم زالە ئەستێڵی هونەرمەندێکی کۆمیدیم. زۆر بەگەرمی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم. کەناڵی ئاریان تیڤ هەمیشە پێشەنگ بووە لە ڕووی هونەرەوە لە ڕووی چالاکیەکانەوە بەبێ ستایش. منە وتارە باپیرەمەی و وەسپی ڕوو ئەبێ بەزەم. زۆر بەگەرمی بە خێراتتانەکەم. ئەم شانۆگەرێش بەڕاستی سینارۆی کاک ئازاد پێنجوێنیە مانووە بە هەمومانەوە. من لە ژیانی هونەری ماوە تقریباً 22 ساڵێکە وا بۆ 20 ساڵێکە خەریکی هونەرم. وەکو کۆرپەیەکی خۆی بەڕاستی ئاگای لێم بووە. ئەم شانۆیشمان پێم وابێ شانۆی ئازادیە، حوتی سێ عەرزەکرێ لە ئەم نەسوورەکە، خاتو ئیڤان و کاکە بڕیار کە بەڕاستی نمونەی عایلەن، هەردووکیان هاتوون ئەم ئیشا بن بەڕێوە. ئیڤان خان وەک دەرێنێت ئەویش وە کاوکارێکی برادرانیش بەڕاستی 7-8 کەسێکین، هەمووی خەڵکی جوان، هەمووی خەڵکی بەڕێز، کۆمەڵی ئەکتەری سەرەکی و کۆمەڵی کەنجی تازە پێگەیشت و کە بگرە تایەتی احتیمالی هەیە لە مستەقبەلا جێی شانازی و جێی خۆشەویست بێ بۆ ئێمە وەکو هونەرمە شانازی پێوە بکەین. لەسەر ڕاپەڕینە بەڵام بەداخەوە ڕاپەڕین بووە ئەوەی کە یعنی ئێمە نەبوو دانیشین بەعس نەماوە جێی شانازیە جێی دڵخۆشیە. ئێمسە من ئازادم بەڵام مەعالەسە بە دیوێکی ترا ڕۆیەوە. ئێمە ئەگەر بمانەوێ ئەوەی کە عەرزی ئەەکەین و ئەوەی کە تەقدیمی ئەەکەین باس لە ڕاپەڕینەکە، باس لە ئازادی خەڵکەکە. ئیسە بۆ نمونە من دەوری گەنجیەکەم هەیە، ئاگام لە هیچ نییە، ئالوودەی فلیمی هندیم بە کراسێکی گوڵگوڵەوە لە دوایەکو پێشمەگەی پەلاماری ئەم نەسوورەکەیە. ئەمە وەکو شانۆکەی خۆمان، وەکو ئەوەیشی بەڕاستی هەموویمان و ئەبێ بەم ئیشە، وەکو ئەوەی کە خەڵک خۆی ئەبێ من خۆم لە خودی خۆمەوە بێ خۆم چاکەم، نابێت گلەی لە بەرامبەرەکەم کەم، نابێت گلەی لە کەسکەم، ئەبێ کە خۆم چاکرد ئەو وەختە بەرامبەرەکەشم بێتە هۆی چاکەوە. ئەوەی کە ئیشی هونەری بەڕاستی زۆر لەوە گەورەترە کە دائنیشی لە وڵاتێکی وەکو ئێمە بۆ نمونە کاک ئازاد پێنجوێنی خەڵاتێکی وەرگرت لە فیستیڤالێکە وتی ئەم خەڵاتە ڕێم لێ ئەگرێ، 4 ڕۆژ دەڵێن فڕێیە، بەڵام ئەگەر لە ئەوروپا لە وڵاتێکی ترا ئەکتەرێک هونەرمەندی خەڵاتی وەرگێ ژیان یەک تایەفەوە گۆڕێ. لە ئێمە تەنان خەڵاتەکانیش بۆ بەڕێگر لە ماڵەوە لامان مەعەلەسەف کە کوردستان گەی بەوەی کە ئاوا بە چای خۆمان بیبینی.
گەلێکی سەر بۆ هیچ کەسێدا نانێت باشە 100% ئەوە گرنگە چەندێک خەبات و پێشمەرگە دەوری هەیە ئەتوانم بڵێم ئەوەی ئەوان لە لایانی قەڵەمی و لایانی ڕۆشنبیریەوە دەوری هەیە ناوم سەروەر جەمالە لە دیاگی ساڵ 1994 ئێمە وەکو گروپی شانۆیی لاوانی شار هەستین بە سازانی چالاکیە پێمان خۆش بوو یەکەم چالاکیمان خزمەتێک بێ بە گەلەکەمان خزمەتێک بێ بە نیشتیمانەکەمان وەکو تویانە هەر هەنگاوێک بۆ دواوە سێ هەنگاوە بۆ پێشەوە ئێمە ئەمانەوێت لە ڕێی شانۆ لە ڕێی هونەرەوە ئەو ڕاپەڕینا کە چەند دەوری هەبووە کە چەند خزمەتی گەلی کوردی کردووە بە حەقەت ئەو کاتە چەسانەیەکی زۆر هەبووە لە ناو میلەتی کووردا بەڵام ئێستا خۆشبەختانە ئەو چەسانەیە نەما و ئازادێکی بەچاو هەیە لە خوا بەزیابێ ئەمانە لە ڕێی هونەرەوە ئەم ڕۆڵی ئەم ڕاپەڕینە بناسیین بەنەوەکانی دوای خۆمان و ئێستاشمان ئێستا لەگەڵمانە هاوڕێ 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 گوێم سەربازەکانم ئەم ڕۆژ قسەکە ڕەسمی خوێرانەیە بینم خەو ناچێت بە چاوان گوێم من ئەم ڕۆی شاهەرە پێ بکەم ئێوە لەگەڵا من ئێوە لەگەڵانە بن ئەم ڕۆمنە ئەوشە بە کۆتایە گەیەنە ئامانجیان زۆر پڕمەترسی بمانێت خەسەدارەمانێ ئەوە بڕێجان چەند خۆش لە بیرۆ هاچی زۆربەتێ سەدارەمان بن ڕۆژێکەوە ئەمڕۆ ئەو کاریاوە ئێوە بکەیت گوێم پێشمەرگە شەو ڕۆژ بۆ شاخانەوە خۆ خۆراکی لە خۆی برێ و لەبەرەوەی شەرەف و کەرامەتی ئێمە پارێزی ئێمە چی نییە گوێم بن شۆڕش بە هەمووانێک من ئەمڕۆ کارە هەرە پێ بکەم ئێوە لەگەڵا بن ئێوە لەگەڵان بڕۆن ئەم سەرۆسەری کۆڵامی ئاگاتان خێر یەکەش خێم بێش ئەگەر سەرتا پای لەشمان بکەن بە ئاگر ناتوانن خۆڕیەشا بەجەستەمان گەرم بکەنەوە گوێمانی ڕاپەڕی نزیکە وەک جرجێکی پیس کلکانە گرین و فرەتانە دێنە زبڵدانی مێشوەوە گوڵاڵە پێنجێنی بەشدارم لەم شانۆیە زۆر شانۆیەکی جوانە زۆر تعبیر لە ڕابردووەکە چۆن ڕاپەڕینمان کرد بە شێوەیەک ڕاپەڕینمان کرد چۆن بەڕەزالەت و بە شێوازی تەنزیمی و چۆن شتەکان ڕێکرا بەو جۆرە من دەوری منیش لێرەیە شعرێکی بۆ پێشمەرگا خوێنمەوە و دواتر دەورێکیشم دەورم هەیە دووسێ دەوری تر دەورێکیان جەماعەتێک کاسبکار لە ناو بازاڕەکەیە منیش وەکو شنێکە ڕۆمە بازاڕەکان مەوێشت بکڕم و ئەو شتان پیرۆزبایی 8 مارس لە هەموو ئافرەتانی کوردستانەکەم وەڵای پێویستە هەموو ئافرەتەکان بێنە بواری تەمسیلی بێ بواری شانۆ بێ بواری کاری کۆمەڵایەتی بێ بەڕاستی چونکە هیچ شتێک تەنها بەبێ ئافرەت تاوا نەکرد ئافرەت نیوەی کۆمەڵە ئافرەت تاواکەری کارەکانە پێویستە ئافرەتەکان بێنە ئەو بوارانەوە و زیاتر کۆمەلگا و شیار بکەنەوە ژن دەوری تەنزیمی هەبوو دەوری تەفتیشاتی هەبوو دەوری کاری لە ناوەوە چۆن هاوکاری برا پێشمەرگەکان بوو لە هەواڵ و ئەو بابەتانە زیاتر پەیامی بە پێشمەرگەکان ئەگەیان بە شێوازێکی تەنزیمی دەوری زۆر باشیان هەبوو ئافرەتەکان. من باهی محەممەد ساڵە ناساوم بە باهێری خەیات لە دایکبووی ساڵی 1970 لە 83 یعنی 1983ەوە لەگەڵ کۆمەڵە گەنجی ئەو سەردەما خەریکی نواندن بووین بە ڕەحمەت بێت مامۆستا فواد عەرەب بوو ئەوە یەکەم کەس بوو کە من ئیشی لەگەڵا بکەم یەکەم دەرهێنەر بوو ئەو سەردەمانە کاگی وافایق ئێستا عیملاقێکی شانۆ و هونەری کوردیە کاگ بەختیار کوردی ئەو سەردەمانیشمان کرد کۆمەڵە برادەری کە دوای پەیوەندیمان کردەوە لەگەڵ مەجموعەی خۆشەویستی کە کۆمەڵی ئیشی جوامان کرد لەو سەردەمانە لە هەشتاکانە ئیشی شانۆمان زۆر کرد بەڵام دابڕانێک بوو بۆ من لە 1970 دابڕام لە هونەر ڕاپەڕینیا دێکە قەت لە دڵی هیچ کەسێکا دەرناچێەوە خۆشەویستیەک و تام و لەزەتێکی خۆی هەیە فعلا سەردەمانێکی زۆر
ڕژێمێکی زۆر ناشرین هەبوو حیزبی بەعث زۆر تاوانێ کرد قەدی زۆر لە میلەتەکەمان کرد بە تایبەتی میلەتی کورد گەنجانی ئەو سەردەمە هەر هەمووی بەدەستی ئەو زۆربەی زۆری لە ناوچوو لە خوشک و لە دایکمان عەزێتێکی زۆر دران لە گەنجەکانمان خەڵکانێکی زۆریان بەبێ تاوانەگرت ڕەشبگیریان پێوە دە و سەردەما خەڵکانێکی زۆریان لە ناو برد ئەم شتە لە ذهنی هەموو کوردێکە ئەمێنێتەوە تەمانەوانی کە لەو سەردەما ژیاون ناڕەحەتیەکانیان بینیوە خۆشەویستی خاکیش هەر هەبووە لەو سەردەما کۆمەڵی خەڵکی زۆرە بوو کە کاری ڕێخستنیانە کرد بە نێنی بەدەل لە برابی پێشمەرگەکانمان کە ئەوان لە شاخ گیانی خۆیان فیدا کرد ئەوانی کە لە ناو شارە پیانەوەتە ڕێخستن کارێک بوو ڕەبت بوون لە بینی ئەمان و پێشمەرگە لە بینی ناوشار و پێشمەرگە من دەورەکەی من کەسایەتێکی وەکو بڵێن ڕێخستنێکی ئەو سەردەمە هونەری کوردی ساوای لێ هاتووە خەریکە هەموویە بێ بە چاولەکەری زیاتر بابەتە تورکی و هندیەکانە چاولەکەریەکانمان تەقلید دەکەینەوەوانی خۆشەویستی ڕاستە ئەگە خۆشەویستی نەبێت ژیانیش نابێت ژیان هیچ مانایەکی نییە بەڵام ئەم میلەتە نەهامەتی و مەینەتی زۆری بینیوە ئێمە پێویستە کۆمەڵێک گەنجانی ئەوانی لە دایکبووی لە دوایینەوە یەکونەوە دووەن ئەو مەینەتیانیان نەبینیوە کە سەردەمیانی ئێمە خۆمان پیاچوین و پیا ڕۆشتوین و ئەوانی کە پێڵەن جیلی ئاڵتونی ئەوانە ناڕەحەتی و نەهامەتیان زۆر بینیوە گەنجەکان وان لێ هاتووە ئەگەر ئێستا باسی چالاکیەکی پێشمەرگە بکەی پێشمەرگە وا هاتە ناو شارەوە وا چالاکی کردووە زابتێکی کوشتۆمانە گاڵتەی پێدیا چونکە نەیدیوە ئەمە بەس لە فیلما بینوێتی فعلا ئەمە ئەبێ وای لێ بکەین ئێمە جارێکە بیخەینەوە یادی خەڵک یادی گەنجەکانمان ئەمەیکە ئێستا هەیە بە جددی بە گاڵتە نەهاتووە خوێنێکی زۆری ویستوە شەهیدێکی زۆرمانیاوە ناڕەحەتی زۆرمان بینیوە یعنی خۆشەویستی زۆر یعنی وا هەبووە لە ناو خێزانکەی خۆتە ئاهاتن شەو لە ناو جێگاکە دەریانە کرد کوڕەکە دیا براکە دیا باوکە دەریانە کرد و ئەیان بێتە بێسەر و شوێنە بوو ئەمە ئەم جیلە تازەیە ئەمە نازانێت بەداخەوانێ ئەوەنی متابعی کەناڵەکانی کێژەکەین یعنی بەرهەمی دەرەوە ئەوەنە متابعی بابەتە ناوخۆیەکانی خۆمان ناکەین لەگەڵ ئەوشە بەداخەواڵم حیزبە سیاسیەکانی کوردستان کارێکی وایان کردووە خەریکە ئەو ڕابردووە جوانەمان لێ ناشری نەکەن کارێکی وایان کردووە نەهامەتی زیاتر بەسەر خەڵکانی ینی وای لێ هاتووە ئێستا زۆرجار خەڵک ئاوات بە ڕژێمی بەحث ئەخوازێ بەڵام نازانێت ڕژێمی بەحث لە حەد بەدەر دڕندە بووە لە حەد بەدەر چەسانوی نێتیوانێ من ئەڵێم ئەگەر ئێستا لێرا لەم ژیانە چەند مەینەتی کەشمان بەسەرا بێت ژیانی ئێسامان زۆر خۆشتر و باشتر وەک لەوەی کە ئەمە تەنها من ئەڵێم پێویستە سینەما و هونەر و شان و هەر هەمووی هەتا کلیپی گۆرانیەکانیشمان پابند بنەوانێ بۆ ڕۆژگارە کۆنانەوە بۆ ئەوەی ئەم گەنجانی ئێستا کە ئەژین ئەوان لەبێ نەچ ئێمە بە چ ناڕەحەتێکا ڕۆشتوین و بینیمانە بەداخەوە ئێستا وای لێ هاتووە خۆشەویستی و غەرامی هاتوو یعنی وای لێ هاتووە ئەڵێ ئەگەر ماچ لە سینەمایان نەبێتەوە سینەمایە مردووە بەداخەوە من لە ساڵی 1970 بەشداری شانۆگەریەکم کرد لە سلێمانی ئەو کات زمانی ڕژێم بوو لەگەڵ کۆمەڵی هاوڕێی باشە بەشداریمان کرد شانۆگەری سەردان بوو ئیتر ماوەیەک دابڕام و دیسان هاتمەوە خۆی دوو ڕووی هەیە ڕۆیکی ئەو ڕابردۆ تاڵەیە کە بەسەر هەمومانە هات هەرێک لە ئێمە سزا بۆ ئاگرەی ڕژێمە ڕۆکی کەشی هیوا و ئاواتمان بوو بۆ ڕاپەڕین یعنی حەزمانە ئەو ڕاپەڕینە ئاواتی هەموو کەسێ بوو کە پێگەشتی ڕۆڵی دایکێکە بینم کە کوڕەکەی دیار نییە نازانێت گیراوە نازانێت ماوە مردووە شێت بووە هەموو ڕۆژێتە بازار و کوچە و کۆڵانەکە بەدوای ئەگەڕێت زۆر گرنگە زۆر گرنگە بۆ ئەم جیلە کە تازە پێگەن چکە هیچ لەبارەی ڕاپەڕینەوە ئەوانە نازانن ڕژێم چۆن بووە و چۆن نەبووە پێویستە ئێمە لە ڕێی هونەر و شانۆگەری و ئەو شتانەوە پێیان بڵێن کە ئەمە ڕاستیەکەی ڕژێم بوو من شۆمان عەبدوڕەحمان محەممەد ناسراو بە شۆمان دیوانە
مدەی ساڵەکە کاری هونەریەکەم لە چەندین کاری شان و سینەما و بۆ چەندین دراماڵ و ژێراوم بە خۆشحاڵیەوە لەم شانۆی ئەمڕۆ بەشدارم ماوەی 4 ڕۆژێکە شەو ڕۆژمان سۆدە سەریەک پرۆڤا ئەەکەین شەو نخونیمان تیا کردووە ڕۆڵی من لەم ئیشا ڕۆڵی کەساتێکی تەنزیمیە بەڵام شێتم بۆ ئەوەی بتوانم ئەو زانیارانە لە ڕژێمی بەحس وەربگرم بیبەخشم بە خاک و نیشتمانەکەم چکە من شێتی نیشتمانەکە دۆزینەوەی کەساتیەک وەک مێژۆ کە ئێمە تەمەمان کەمترە نەماتوانە لەو ڕۆژانە بتوانین ڕاپەڕین بکەین بەڵام ئێستا وەک یادکردنەوەیکی ئەو ڕۆژە کە چەند مێژوێ و چەندێک گەورەیە بتوانین شانوێکی ئاوا زۆر بە گەورەیەوە بە دڵخۆشیەوە بەشداری تیا کرد داخەوە ڕاپەڕین بۆکەوە کرا ئازادی دروستوێ بۆ ڕاپەڕین کرا ژیانی خەڵک باشتر بێت لە خاکی خۆیان خۆشتر و جوانتر بژی زیاتر بتوانێت داهێنان کە بتوانێت هەستکا مرۆڤ و خاوەنی خاک و نیشتمان و کەلتورە بەداخەوە لە دوای ڕاپەڕین دەستکەوتەکانمان بگرە خراپتر بوون ڕاپەڕین کرا بۆ ئازادی بەڵام ئێستا ئەو ئازادیەی ئەیبینی ئەو ئازادینێک کە ڕاپەڕین بۆ کرا لە شارێکی ئاوا کۆمەڵە کەسی ئاوا کۆبووەتەوە بەدڵێکی گەورەوە بەدڵێکی فراوانەوە بێ بەرامبەر بێش ئینتیمایەک بێ هیچ شتێک کۆبوونەتەوە ڕۆحێتێکە بەخشنەوە بە خەڵک بە نیشتیمان بە ئەو یادە ئەمە یعنی لە هیچ شارێکە لە هیچ شوێنێکدا قورسە دۆزینەوەی ئەم کەسانە لە ئاوی ئاڵتون بیان نووسیتەوە کۆیان کەیتەوە ینی مەدالێ زێڕنیان ژیانیان وەلا ناوە تەنیا بۆ سەرکەوتنی ئەمیشە و پیشاندانی ئەو حەقیقەتەی کە لە مێژووی کووردا هەیە هیوادارم ئەمیشەیەمە بێتە جێ ئەوەی ڕێزی لێبی لە بایەخی ئەوەی هەبێت لە ئەوانەی کە لە دوای ئێمە دێن بزانین بۆ ئەوڵاو لێی تێ ناگەی ناوەڵام لێش حاڵی رو ئەخ تۆ هێشتا ماوتەدەوە تێ ئەڵێ ئێوارە دەرگاکان دامەخەن ئەم شەو میوانتانە زیادە تەمەنم 1992 تقریبا ساڵێکە دەستم کردو بە کاری هونەری بە خۆشحاڵیەوە زۆر کارم کردووە لەگەڵ چەندین هونەرمەندا لە چەندین کاری شابەشداریم کردووە و چەندین گروپی جوانیشمان هەیە بەڵام ئەم شانۆگەریە یەکەم ئیشی شانۆگەریمە وەکو ئیش یەکەم ئیشمە پێویستە هەموو ساڵێک یادێکی جوانە یادێکی گەورەیە ئێمە بیکەینەوە ئەم یادە جوانە ئەیتر هەستام کە ئەم شتم بەلاوە زۆر جوان بوو یادێکی پیرۆز بوو وەڕاپەڕینی شاری سلێمانی ئیتر هەستام ئەم شتم ڕێخست بە نووسینی مامۆستا ئازاد پەنجێنی دەرهێنەری خۆم ئامادەمان کرد تر ئیشەکە من هیوادارم ژنانی ئێمە ئەو هەموو کەسێکمان هونەریمانتیایە هەموو کەسێکمان توانایەکی گەورەمانتیایە هیوادارم نەهات ڕۆژێک بێ بۆ 8 مارس بۆی ژنان هەموو ڕۆژێک ئەوە بێ لەبەر ژنانی خۆمان قارەمانی توانایەکی باشمانەیە نەخێر ئێمە بەکردار ئەڵێن ئێمە بەتوانین ئێمە ئەتوانین شان بەشانی پیاوان بوەستین لە هەموو جۆرە یعنی بابەتێکە تری ئەمانەیە هەموو ڕۆژێکیش یعنی لە لای خۆم هەموو ڕۆژێ 8 مارس لە لای خۆم لەبەرەوەی خۆم لەو شتا بینمەوە کە شان بەشانی پیاو بوەستم دارم لە بنەماڵە جوانەکانیان کە ئەم شتانە با فڕێبین ئەو ئەقڵە کۆنە با فڕێبین ئێستا دنیا پێشکەوتووە یعنی هەمومان ئەتوانین کار بکەین و ئافرەت و وە پیاو و هەموو چین و چێژێک ئەتوانێت کار بکاتن پێویست ناکە ڕێگری ئافرەت بکرێتن با پاڵپشتی ئافرەت بین بۆ ئەم ئیشانە کە خۆی خۆشەویستان ئەوەی جۆبیستی بوون سەرجەم ڕگە و بابەتە هونەرەکانی ئەم هەفتەیە بوون تاوەکو بەرنامەیەشی دیکەی هونەری تاوەکو بەرنامەیەشی دیکەی چاوگەی هونەر هەر شاد و سەرفراز بن ماڵاوە